زۆر بەداخەوە من ئەمەوێ ئەوە ڕابگەێنم کە لە ماوەی چلۆش کاتژمێری ڕابردوودا 4 هاوڵاتی لە سنووری پارێزگای هەڵەبجە لە نەخۆشخانەی وەفا کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنان ژیانیان لەدەست داوە و بە شێوەیەکی گشتی لە ئێستا 22 هاوڵاتی لە نەخۆشخانەکە داخل بوون کە بە تاوەتی باری تەندروستیان ناجێگیرەوە 4 لە هاوڵاتیەکان لە بەشی چاودێری چڕ و لە ژێرامێری هەناسەدانی دەستکردان و بە شێوەیەکی گشتی ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە نەخۆش داخلی نەخۆشخانەی وەفا کرێت کە بەم شێوەیە بەردەوام بێت لە دەڕۆژی داهاتوو هەتاوەکو بڵێن تا 2 هەفتەیە ئێمە توانین بڵێن کە نەخۆشخانەی وەفا بە تەواوەتی پڕەبێت و ناتوانین نەخۆشی زیاتر وەربگرین و بە شێوەیەکی گشتی هەڵەبجەش وەکو هەموو پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان پێی ناوەتە خۆناغێکی دیکەوەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆژانە ئامارەکان بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە زیاد بوونن. ئێمە لە ئێستا دوو بنکەمان هەیە بۆ وەرگرتنی ڤاکسینەکان و هاوڵاتیان بۆیە داخوازیمانەوەی لە هاوڵاتیان کە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی زیاتریش ڕووبکەن لە وەرگرتنی ڤاکسینەکان لە هەردوو بنکەکەمان و هاوڵاتیان ئەوەی کە ئێمە لە هاوڵاتیانمانەوە پارێزگاریکردنە لە سەلامەتی ئەوان وەک چۆن کەرتی تەندروستی بۆ خزمەتی هاوڵاتیان هاتۆتەکایەوە ئێمەش لە هەستکردن بە بەرپرسیارەتەکە و داوایان لێکەین کە بە تەواوەتی پابەندیکردنی ماسک و وەرگرتنی ڤاکسینەکان بن کە لە ئێستا 3 جۆر لە ڤاکسینەکان لە پارێزگای هەڵەبجە بوونیان هەیە بە ژمارەی زۆرەوە کە ئەگەر هاوڵاتیان بە هەر ڕێژەیەکیش پێویستیان بێ و بتوانن وەری بگرن ئێمە بڕی پێویستمان هەیە.